یعنی ئەمە وا نیشانەدا کە گوایە ئەو بۆیە ئەم هاوپەیمانەتی کردووە لە قازانجی خەڵک و دەنگەرەکانی بۆ ئەوەی کە ئەگۆڕانکاری لە سیستەمی ئێستاە بکە. گۆڕانکاریەکەشی ئەوەیە کە بتوانێت سەرۆکی حکوومەت لە پارتی وەرگێ و چۆنەڵی دام و دەستگای قەزایی ئەمنی پەرلەمان حکوومەت بە جۆرە لە جۆرەکان لە دەستی دوو نەماڵە دەرچێشە و بەرئەنجامی ئەم دەنگە ئەم کارە بکە. بەڵام ئەم بەرنامەیە پێشتر و شوان مستەفا ینی ئەم ئیسلاحات لە ڕێگای پەرلەمان و کۆکردنەوەی ئیتلافاتی دەنگ و کورسیەوە بتوانێت سیونۆ بکە بە چل پارتی ببەزێنێ ممکن نییە. نەوشا پێشتر ئەم ئیستراتیژی کرد فەشەلی هێنا بە هیچ شتێک نەگەیەوە مەسیری بزوتنەوەی گۆڕانە کازاین چۆن کەنارکەوتۆ چی لێ هاو چ تەناقوزاتێ بەرەنجامی شکستی ئەو ئیستراتیژیا هاو. یعنی حتا ئەوەی کە خۆی گریمان باشە ئێستا ئەوە گریمان پارتی ڕازی بوو باش شاسوار عەبدولواحیدی کرد بە شوێنگرەوەی مەسعود بەرزانی تەوافقی کرد فەرموو کاک شاسوار تۆ بە سەرۆکی حکوومەت. ئایا بەڕاستی یەکێتی ڕێی پێیە؟ لەوەش زیاتر گریمان یەکێتیش ڕێی پێیە بە حکمی تەوافقەکەی. بەڵام ئایا یەکێتی پارتی ڕێی پێیە لە هەولێرە ئەو کارێک کە لە سلێمانی پێکرێ بتوانێت ئەو کارە بکە؟ ئاخر بەڕاستی خۆشی ئەو قسەیەکە من عجیبم لێ و ئەمەش بە ناوی خەڵکەوەیە. من پێم وایە مەخۆڵکردن چاوی خەڵکە ئەم ئیتلافە تاکتیکێکی یەکێتیە لە پێگەی کاکەوتمان ئەمریکا و سیاسەتەکانی لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە شەڕێک فەشەلی هێناوە یەکێتیە کە بە هەر لە ڕێگای هەر سیاسەتێکەوە بە هەر شارێ بێ ئەم ئیتلافەی پێ قوت کردوێتەوە بۆ ئەوەی بتوانێت زۆرترین ئیمتیاز لە پارتی وەرگێ. ئەژنە ڕێی پێ نادا حتا ئەگەر شاسوار عەبدولواحید ببێ بە سەرۆکی حکوومەت شوێنگرەوەی مەسعود بەرزانی بەر لە پارتی یەکێتی ڕێی پێ نادا لە ناوچەی سلێمانیا هەمە کارە بێ و بە معنای واقعی سەرۆکی حکوومەت وەکو سەرۆکی حکوومەتێک کار بکە. یعنی بەڕاستی هێزەکانی یەکێتی تەسلیم بە سەرۆکی حکوومەت دەکرێت دژە تیرۆر و ئاسایش و دەستگای زانیاری و ئەمە یەکێتی تەسلیمیەکە بەڕامانە خەیاڵە. ئەم سیستەمە وەکوتم لە ڕێگای پەرلەمان و کورسیەکان ناکرێت. باشە خۆ دەورەیەک ئێمە بینیمان ساڵی 2010 پارتی نزیکی بە مەجموع گەشتە سەر و 65 بۆ 70 کورسی. عاقبەت هەر لەگەڵ یەکێتی دانیشت و قوبا تاڵەبانی کردەوە بە جێگر و مەجموعەیە وەزارەتی سیادیشی پێدا ڕێکەوتن تۆ یعنی ئەیتوانی چی بکە؟ ئەیتوانین بە حسابی زۆرینەی کورسی بکە